تورکیا و دیمەشق تووڕە و ناڕازین لێی. فەڕەنسا بە نوێنەرایەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی دۆسیەی کورد لە سووریا وەردەگرێت. لە ماوەی دواییدا دوای کشانەوەی ئەمریکا و هەوڵەکانی بۆ ڕێککەوتن لەگەڵ تورکیا و سووریا گۆڕانکاریەکی گرنگی لە هاوسەنگی ناوچەیی دروست کردووە. لە کاتێکدا واشنتۆن هێواش لە ڕۆژاوای کوردستان دوور دەخاتەوە، فەڕەنسا بە شێوەیەکی دیار نزیک بووەتەوە لە دۆسیەی کورد لە ڕۆژئاوای کوردستان، وەک لایەنێک کە دەتوانێت ڕۆڵی سیاسی و دیبلۆماسی بگرێتەوە لە سووریای داهاتوو. چاودێران باز لەوە دەکەن کە ئەگەری کشانەوەی ئەمریکا بە تەواوەتی جێبەجێ بکرێت، پاریس بە پاڵپشتی یەکێتی ئەوروپا هەوڵ دەدات شوێنێکی فەرمی لە ناو مەعادلە نێودەوڵەتیەکاندا بگرێتەوە، بە تایبەتی لە بواری مافەکانی مرۆڤ و پاراستنی مافەکانی کورد لە سووریا. ئەم هەنگاوە پێچەوانەی خواستی تورکیا و حکوومەتی سووریایە کە هەوڵ دەدەن دۆسیەی کورد وەک کێشەیەکی ناوخۆی چارەسەر بکەن. لە هەمان کاتدا دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران وەک یەکێک لە هۆکارە کاریگەرەکان بۆ دووبارە ڕێکخستنەوەی هاوسەنگی ناوچەیی دەردەکەون کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر دۆخی سووریا و داهاتووی ڕۆژاوای کوردستان هەیە. ئەم گۆڕانکاریانە پرسیارە گرنگەکان لەبارەی چارەنووسی هێزەکانی سووریای دیموکرات و ئیدارەی خۆسەردەهێننە ئاراوە، بە تایبەتی لە قۆناغی نووسینەوەی دەستوری نوێی سووریا.